ریال مەدرید دوای نیاری خۆی لە ساڵی 2020 لە گەڕی 16 لالیگا بەرامبەر ئیلچێ ئەنجام دەدات. بە فەرمی هێشتا یەکلا نەبووتەوە ریال مەدرید لە میرکاتۆی زستانە هیچ یاریزانێک بگوازێتەوە. بە پێچەوانەوە پێشبینی دەکرێت چەند یاریزانێک ریزەکانی شاهانە جێبهێڵن و بەهۆی یاری پێنەکردنیان لەلایەن زێدانەوە. یاریزانەکانیش بریتین لە ئیسکۆ و ئۆدیگارد و میلیتاو، بە تایبەتی ئیسکۆ کە چەندین گرێبەستی لە ناوە دەرەوەی ئیسپانیا بۆ هاتووە. هاندەرانی یانەکەش پێیان وایە هەر گرێبەستێک کە بکرێ دەبێ یاریزانی ئەستێرە بێنن بۆ ئەوەی ڕکابەری بەهێزی نازناوەکان بن. ریال مەدرید دەبێت هێزی بۆ بگەڕێتەوە. یاریزانێکی گەورەی وەک کریستیانۆ رۆناڵدۆی پێویستە. هازار لەوەتی هاتووە بەهۆی پێکانەکان زۆر دوور کەوتوێتەوە. پێم وابوو پۆل پۆگبا یان ئێمباپێ زوو گرێبەستیان لەگەڵ بکرێ باشترە. ئەوان هێزێکی گەورە دەبەخشن بەیانەکە. بەڵام بەهۆی ئەو قەیرانەی ئەم ساڵەوە بە تایبەتی دەستەی کارژێڕی هیچ شتێکیان نەدرکاندووە. جا نازانین هۆکارەکەی چییە. Es algo que Zidane tiene que estar considerando. بەڕای خۆم زیاتر پەیوەندی بە زێدانەوە هەیە، بە تایبەتی ئەو هەڵانەی لە هێڵی بەرگری دەکرێن. چارەی پێنیە ئەگەر سێرخۆ ڕامۆس یاری نەکات یان پێکانی هەبێ زۆر خراپ دەردەکەون. هیوادارم لە ڕاهێنانەکان زێدان ئەو هەڵانە چاک بکات، شێوازی یاریشی بگۆڕێت بۆ ئەوەی لەم بارودۆخانە دەربچێت. مێرەنجی ئەم وەرزە لە سەرەتای خولەکانەوە زۆر بە خراپی دەرکەوت، بە تایبەتی لە چامپیۆنز لیگ. هۆکارەکەشی بەپێی قسەکانی ڕاهێنەرە فەڕەنسیەکە بێ زۆری پێکانی یاریزانەکانی بووە و نەبوونی جێگرەوەی یاریزانەکان بە تایبەتی کارفەخال و هازارد و ئەسەنسیۆ و کاپتنیانەکە سێرخیۆ رامۆس کە بە کاریگەرترین یاریزانی یانەکەدا دەندرێت هەر یارێک یاری نەکردبێ یانەکە لە هێڵی بەرگری تووشی قەیرانی گەورە بووە و هەروەها دابەزینی ئاستی ڤارانیش هۆکارێکی ترە کەوانەی توانیوە شوێنی سێرخیۆ رامۆس پڕ بکاتەوە. لە مەدریدەوە بۆ کوردستان 24 شکور محەممەد، ئیسپانیا.